الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن سار على نهجه ودربه إلى يوم الدين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبان و سەڵەواتی خۆی گەورەتان لێبێت. خۆشحاڵم ئەو جارش لەو شاشە خنجیلانەی خۆتان بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، لە دانیشتەکەی پێشوو باسی مزگەوتم کرد. سبحان الله، لە ئەسنای گەڕان لە دوای ئەو شوێنانەی کەوا مەلائیکەتان سەڵەوات لێ ئەدەن، حەدیثێکی زۆر خۆشم دیتەوە. واللهی حەزم کرد ئەم جارە ئەم حەدیثە بە هەدیە بە ئەوەی خۆشەویست بینم. حەدیثەکە زۆر زۆر بەتامە، زۆر زۆریش خۆشە. واللهی ئینسان دڵی لەگەر ئەفڕێ، دەرێ ئەوە مەلائیکەتی خوان، ئەو فریشتەی خوان ئەوە مامەڵە لەگە من دەکەن. سبحان الله. حەدیثەکەش ئیمامی حاکم ڕیواری کردیە، صحیحە ووافقه الذهبي على ذلك. ئیمامی ذهبی کە بە سەر مستەدرەکی حاکم داهاتەوە کە حەدیثی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خڕی کردیتەوە، ئەفەرمێ ئەم حەدیثە صحیحە و تەواوە. پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم: إن للمساجد أوتادا. دەفەرمێ هەندێک کەس لە مزگەوت وەکو دینگە وایە، بەردەوام لە مزگەوتەیە. هەندێک کەس بۆ مزگەوتەکان ئەفەرمێ ئەوتاد، وەکو دینگەی مزگەوتوان بەردەوام ئەوانە عضوی دائیمی ئەو مزگەوتن. بزان ئەوانە چەندە ئەبنە خۆشەویستی مەلائیکەتان. سبحان الله. بزانە مەلائیکەتەکان چۆن هەموو کات لە پەرۆشیاندان. بزانە بە حەدیثەکەی بخینەوە، ئەو جا مژدەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەرح دەکەین. پێغەمبەر ئەفەرمووی عەلەیهی سەڵات وسەلام: إن للمساجد أوتادا. دەفەرموویتن: الملائكة جلساؤهم إن غابوا يفتقدونهم، وإن مرضوا عادوهم، وإن مرضوا عادوهم، وإن كانوا في حاجة أعانوهم. سبحان الله، سبحان الله. أفرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم هەندێک کەس لە ئومەتی من دینگەن لە بۆ مزگەوت، وەکو دینگەی مزگەوتوان بەردەوام عەشقە مزگەوتن، بەردەوام حەزیان لە مزگەوتە، بەردەوام نوێژەکان بە جەماعەت دەکەن. دەفەرمێ ئەوانە چێن؟ ئەوانەی کە دادەنیشن لە خزمەتیان مەلائیکەتی خوان. دەفەرمێ: الملائكة جلساؤهم. مەلائیکەتی خوا لە خزمەتیان دادەنیشن، مەلائیکەتی خواوا لە تەنیشتیان دانیشتون. کاتێککە دەچێ مزگەفتێ دەبین یەک لەو سەری یەک لەو سەری دانیشتێ ئینتیزاری بانگ دەکا و دۆخۆی وا سەڵەوات لێدایان قورئان دەخوێنیان دوعا دەکا، ئەوە هەموو دەورە و پشتی مەلائیکەتن دانیشن، ئەو هەوا لە خزمەتی دانیشتون و تەماشای دەکەن. سبحان الله. باشە، ئەگەر ئەو کابرایە ڕۆژێک پێی نەکرا بێتە مزگەفتێ، وئین غابوا یەفتەقیدونەهم، لێی دەپرسن لە مەلائیکەتەکان کرد: ئەرێ لۆ فلان نهاتیە، لۆ فلان ئەوڕۆ نهاتە مزگەفتێ، لۆ فلان ئەوڕۆ نوێژی مەغریب و عیشا نهاتە مزگەفتێ. الله ئەکبەر. مەلائیکە لێت بپرسی، مەلائیکە لە سۆراغت بپرسیتەوە. بزانە سبحان الله، ئەوەندە عەشقت بووە، ئەوەندە خۆشەویستی لە لای ئەو مەلائیکەتەی، ئەوەندە حورمەت و ڕێزیت هەیە لە لای دڵی لە لای ئەو فریشتەی، لێت دەپرسیتن. یەک فەرز نەی لێت دەپرسی، ڕۆژێک دێتە مزگەوتێ لێت دەپرسی، هەتا سۆراغت دەکاتن. باشە، ئەگەر سۆراغی کردی، ئەگەر زانی وئین مەریضوا، ئەگەر زانیان نەخۆشی، سبحان الله، عادوهم، دێنە لایەن، دێنە ماڵە سەردانت دەکەن، ئەتوش نازانی. ئەو مەلائیکەتانەی کە لە مزگەوتێ برادرتن، ئەو مەلائیکەتانەی کە لە مزگەوتێ تویان خۆش دەوێ، ئەو مەلائیکەتانەی کە عاشقی تو بوونە لە مزگەوتێ، ئەوەندە تویان خۆش دەوێ. ئەگەر بزربووی لێ دەپرسن، زانیان نەخۆشی دێن، زانیان نەخۆشی هەمیان دێنە ماڵن، دێت دەپرسن، نە تو ئاگاشت لێ نییە. سبحان الله. بزانە لەو خۆشەویستی مەلائیکەتان لە بۆ ئیمانداران و لێ نوێژ خۆنانی جەماعەتیان هەیە. باشە، ئەگەر کابرا ئیشێکی هەبوو، ئیشێکی لێ عاسێ بوو، لەبە ئیشێکی پێی نەکرا بێ، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ: وئین کانوا فی حاجة أعانوهم. ئەگەر لەبە ئیشێکی لێ عاسێ بوو، لەبە ئیشێکی بەخۆیان مەلائیکەت یارمەتی ئەدەن و ئیشەکەی لۆڕە ئەپەڕێن، بەس دەوەی بێتەوە مزگەفتێ. سبحان الله، سبحان الله. لەو مژدە خۆشەی، سبحان الله، لەو نیعمەتەی بەڕاستی ئەوە اذکروا نعمة الله عەلەیکما. بەڕاستی ئەگەر خوای گەورە
بڕێتە بەنی ئیسرائیلەکان خەڵکینە ئەو ناز و نعمەتەی من لە فکر مەکەن بەڕاستی هەزار جار پێویستە ئێمە بە ئومەتی محەممەد بڵین صلى الله عليه وسلم هو أمتي محمد ئێوەش ناز و نعمەتی خواتان زۆر لەسەرە بە فکرە خۆتانی بینەوە یەک لەوانە ئەو نعمەتە سبحان الله ئەو کەسانێک کە هەموو شوێ مزگەوت دەکەن ئەو کەسانی بەردەوام نوێژەکانیان بە جەماعەت دەکەن بوون بە دینگەی مزگەوت بوون بە وەتەدی مزگەوت ئەوانە مەلائیکەتەکان ناتوانن سۆراغی نەکەن بێ ئەو خەڵکە ناحەوێنەوە ئەگەر نێتە مزگەوتێ لی ئەپرسن دەبی لۆ نەهات بێ سۆراغی ئەپرسن ئەگەر نەخۆش بی سەردانی ئەکەن الله ئەکبەر ئەتو مەلائیکەتی خوا سەردانت بکەن تو مەلائیکەتی خوا بێنە لات و لە لات دانیشن الله ئەکبەر ئەوە چ نعمەتێکە ئەوە چ خەڵاتێکە ئەوە چ فەزلێکە خوای گەورە دایتێوە تو ئەگەر ئیشەکیشی تەبی لێ نهاتیتە مزگەفتی دێن ئیشەکە لێ جێبەجێ دەکەن ئیشەکەت بۆ ڕائەپەڕێنن یارمەتی دەدەن کەوا ئیشەکە بە سەریعترین و بە کەمترین ماوە ئیشەکەی بکرێ بۆ ئەوی بێتەوە مزگەوت و دڵی ئەو مەلائیکەتانە خۆشکەی ئازیزانم بەڕاستی ئەوە نعمەتێکی گەورەیە خوا بە ئەو نعمەتانە لە قیسە خۆمان نەدەین شوێنێکی تر لەو شوێنانەی کە مەلائیکەتی خوا دوعامان بۆ ئەکەن کە مەلائیکەتی خوا سەڵەواتمان لەسەر لێ ئەدەن کەسێک بە ڕۆژی بی یەک لە پێشینانی بخوا سبحان الله کەسێک بە ڕۆژیە دووشەم و پێنجشەمە بۆ خۆی بە ڕۆژی ئەبێتن سنەت ئەگرێتن کەسێک بێ لە پێشەوی نان بخوا حتا ئەو کابرا لە نانی خلاص دەبی مەلائیکەت سەڵەوات لەسەر ئەم بە ڕۆژی بووە لێ دەدەن سبحان الله بزانە ئەمە زۆر هەیە لەو باڵانەی کە پیاوەکان بە ڕۆژی نابن خوشکە بەڕێز و بە حورمەتەکانمان بە ڕۆژی دەبن زۆر ئافرەتێ بە ڕۆژی دەبی بە حشمەت و بە ئەدەب و بە ئەخلاق بە دیندار و داوێن پاک ڕۆژەکانی خۆی دەگریتن نوێژەکانی خۆی دەکە پیاوەکەی مەست و سەرخۆش بە ڕۆژی نابی خراپە حەزی لە ڕۆژی نوێژی نییە بزانە خوشتی بە ڕێزی من تۆ مەلائیکەتی خوا سەڵەوات لەسەر لێ دەدەن سەڵەوات ئەوتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان چۆ مار ئەم عومارەی کە دانیشت ئەم عومارەش خواردنێکی خۆشی لە پێش پێغەمبەری دانا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەرش فەرمووی ئەو عومارە ئەی جەنابەت ناخۆی فەرمووی ناوەڵێ یا ڕەسوڵڵە ئیمڕۆ بە ڕۆژیم بە ڕۆژی سونەت یەکسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو مژدە خۆشی گوت فەرمووی ئینە الصائمە ئیذا ئەکەلە عیندەه دەفەرمی ئەگەر هەر کەسێک بە ڕۆژی بوو کەسێک لە لای نانی خوارد دەفەرمی سەڵت عەلەیهی المەلائیکەتو حەتا یەفریغوا ئەوە مەلائیکەتی خوا سەڵەواتی لەسەر لێ دەدەن دوعای خێری بۆ ئەکەن داوای لێخۆش بوون و ڕەحمەت لەخوا دەکەن کە بەسەری ببارێ هەتا ئەو کەسە نانەکەی تەواو دەبی جا خوشتی گەورەی من قەت پێ عاجز مەبە دەزانم زۆر خوشتی بەڕێسەیە دڵی تون دەبێ کاتێک کە مێردەکەی بە ڕۆژی نابێتن زۆر غەم دەخوا ئەو بە ڕۆژیە یەکسەر مێردەکەی دێت و پێی دەڵێتن یەڵە بزانم چ حازر کردووە چ ئەوڕۆ چ دێناوە هەموو خواردنی خۆشیشی لێ دەوێت خواردنی بەتامیشی لێ دەوێتن ئەویش بەو بە ڕۆژی بوونەی بەو زمانی بە ڕۆژی بوونەی بەو ماندی بوونەی سبحان الله خەریکی چێشت حازرکردن لە مێردەکەی ناتوانێ حازر نەکە لێی دەدا ئەزیەتی دەدا دەری دەکاتن جا تەلەفۆن دەکەن مامۆستا جائیزە نانیان لۆ حازرکردن بەرە خوشتی من ناچاری تۆ چ بکەی خێزانی ئەو پیاوەی لۆی حازرکە و لۆشی دانێ یەقینیشت بی مەلائیکەتی خوا حتا ئەو پیاوانانەکەی دەخواتن مەلائیکەتی خوا دوعای خێر و دوعای لێ خۆشبوون و دوعای ڕەحمەت لە بۆ تو دەکەن کە خوای گەورە لێت خۆش بی و ڕەحمەت پێ بکە بەڕاستی ئەمەش نعمەتێکی خوایە بەڕاستی ئەمەش فەزلێکی خوایە کە بابەی بڕۆژی بوو کە کاتێک یەکێک لە پێشینانی دەخوا حتمما ئارەزووی دەستێ حتمما نەفسی دەستێ خۆشتێکی زۆر زۆر تەبیعیە کەسێک کە بە ڕۆژی بوو کەسێک هەر شتێکت لە پێش بخوا ئۆتۆماتیکیە نەفست لە بۆی دەچی ئەگەر زۆری خۆ قیسەک نەفست هەر دەچی هەر دەڵێی وەڵڵاهی ئەگە بە ڕۆژی نەبام ئێستا منیش دوو مراکەم لەگە دەخوارد ئەو حەز و ئارەزوەی کە خۆ دەگریەوە لە ترسی خوا لە ڕاهی خوا حەز دەکەی ڕەزامەندی خوا بەدەستبێنی سبحان الله بەم سیفەتە جوانەی تو بەم ئەخلاقە جوانەی تو بەم ڕۆژە جوانەی کە گرتت مەلائیکەتەکان فریشتە جوانەکان سبحان الله دوعات بۆ دەکەن و داوا لە خوای گەورە دەکەن کەوە بەدیری ئەوەی کە نەفسی خۆت گرت و خواردەکەن نەخوارد ڕەزامەندی خوای گەورە بە سەرت خست لەسەر ڕەزامەندی نەفسی خۆت ئەوە خوای گەورە ئەو مەلائیکەتانە داوا لە خوای گەورە دەکەن کەوا ڕەحمەت پێ بکا و وەلێشت خۆش بیتن بەبزان بەڕاستی ئەوەش نعمەتێکی گەورەی و خەڵاتێکی گەورەی ئینسان قەت لە قیسە خۆی نەداتن شوێنێکی تری کە لەو شوێنانەی مەلائیکەتی خوا دوعای خێر بۆ ئێمە ئەکەن سبحان الله ئەوەیە کەسێک کە ئەبەخشیتن
کەسێک کە زگی بە فەقیرێک ئەسووتێ و یارمەتی ئەداتن کەسێکیش هەیتی دەیگری توندی گرتێ نایبەخشی بزانن مەلائیکەتانی خوای گەورە چ دەڵێنە دەوڵەمەندێک و هەبوویەک کە دەبەخشی وەک چ دەڵێنە دەوڵەمەندی و هەبوویەک کە نابەخشی و قرچۆکە و ڕەزیلە و خێرێ ناکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی ما من يوم يصبح العباد فيه إلا وملكان ينزلان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەدایک و باوکەوە بە قوربانی بین ئەفەرموویتن هەموو ڕۆژێ ما من يوم يصبح العباد فيه هەموو ڕۆژێک کە مسلمانان بەیانی ئەکەنەوە کە خەڵک عیبادی خوای بەندەی خوای کە ڕۆژ هەردێ و بەیانی دەکەنەوە ئیلا دوو مەلائیکەت دێنە خوارێ دوو دوعا دەکەن ئەویان دوعایەک دەکە ئەویان دوعایەک دەکە یەکێکیان دەفەرموویتن اللهم اعطي منفقا خلفا یا ربی خودای ئەو کەسەی ئەبەخشی ئەو کەسەی خێر ئەکا ئەو کەسەی چاکە ئەکا ئەو کەسەی پیاوەتی ئەکا ئەو کەسەی فەقیر و هەژاری لە فکرا ئەو کەسەی یەتیم و غەریب و بێوەژنی لە فکرا ئەو کەسەی محتاج و نەخۆش و دەردەداری لە فکرا یا ربی خودایە ئەوە بیدەیەوە اللهم اعطي منفقا خلفا خوای بیدەیەوە خوای ماڵەکەی بۆ زیادکەی خوای بەرەکەت بخەیتە ماڵەکەی خوای خلاص نەبی مارەکەی اعطي منفقا خلفا چەندە بەخشی خوای تۆ زیاتری لە بۆ بکە و زیاتری پێ ببەخشە ئەویت کەشیان دەفەرمێ اللهم اعطي ممسكا تلفا یا ربی خوایە ئەو کەسێک کە دەگریتن ماڵەکەی بفەوتێنی ئەوەی کە دەگری ئەوەی ڕەزیلە ئەوەی قرچۆکە ئەوەی دڵی نایە ماڵی خۆی ببەخشی ئەوەی زگی بە هەژار و فەقیران ناسووتێ ئەوەی زگی بە نەخۆش و دەردەدارە ناسووتێ ئەو کەسەی کەوە ڕەحم و بێزەیی نییە بەرامبەر نەخۆش و فەقیر و هەژار و دەربەدەران خوایە ئەو ماڵەکەی بفەوتێنە خوای اللهم اعطي ممسكا تلفا خوای ئەوەی کە دەیگری یا ربی خوای پێی بفەوتێنی جا یەقینتان بێ عەزیزانم والله ماڵ بەبەخشین کەم ناکە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ قسم بەو کەسەی نەفسی محەممەدی لەدەستە عەلەیهی السەڵات وەسەلام ما نەقەسە مال من صەدەقەة قەط دەفەرمێ قەت سوندیش دەخوا کە دەسون بەو خوای دەخوا کە نەفسی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم دەفەرمی قەت ماڵ بە سەدەقەکردن و خێرکردن کەم نابتەوە واللهی کەم نابتەوە واللهی کەم نابتەوە بەس بەداخەوە ئێمە ئەو تەجروبەمان نەکردوان بەخشین خوا تاقیب دەکەین وشتیوان نییە نابی بێ کە دەبەخشی خوا تاقیب بکەیتەوە ببەخشە و بێمنەت بەو ڕەزامەندی خوا بەدەست بینە قەتیش ماڵت کەم ناکە یەک لە پیاوە ساڵحەکان هەبوو هەموو جارێک کە مەعاشی وەردەگرت لە داری خلافەی سبحان الله حتا دەگەیشتۆ ماڵە هەموو ماڵەکەی دەبەخشی هەموو چەند معاشەکەی هەموو دەدا فەقیران شەوێک کە دەنووس معاشەکەی کامل لەبن بالیفی لە بۆ گەڕابەوە برازایەکی هەبوو زۆری پێعەنتیکە بودەگو ئەو مامەی من ئەو پارەی دەبەخشی سبحان الله بۆ بەیانی لەبن بالیفیتی وەڵڵاهی ئەمیش وە دەکەم ڕۆژێک چوو پارەی هینا یەک کۆمەرە پارەی بەخشی خەوی لێکرد بەیانی هەستا بالی فێردەوە هیچ نییە هەستا چۆکم مامی گوتی مامەجیان ئەوە لۆ پارەی تو دێتەوە لۆ پارەی من نایەتەوە فەرمی کوڕی خۆ من بەیەقین ئەو ئیشە دەکەم بەڵام تۆ خوا تاقی دەکەیتەوە خوا تاقی ناکرێتەوە عزیزانم بەیەقینتان بی مادام محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام سوندی لەسەر خواردووە سوند دیارە ئەوەندە ئێمە ئیمانمان وایە کە یەقینمان نییە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام سوندی لە بۆ خواردن فەرمی قەسەم بەو کەسەی نەفسی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم ما نقص مال من صدقة قەت ماڵ لە سەدەقەکردن و خێر کەم نابتەوە زا مردی خوا بە ئەگە دەتەوێ ماڵەکەت بپارێزی نەفەوتێ بەبەر دوعای مەلائیکەتان نەکەوی ببەخشە چکە هەر ئەوەت بەکەلک دێ وصلى الله على محمد وعلى آل محمد